دیارە ماوەی 11 ڕۆژە هێرش و لشکرکێشیەکانی سوپای تورکیا بۆ ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بۆ شێلاتزێ و هەروەها چیایمەتین لە ئامێدی و ناوچەی بەرواری باڵا بە چڕی بردومان دەکات. دیارە ئەمە کاردانەوەی لێکەوتوتەوە کە دەزانین ماوەیەکی زۆرە کە سوپای تورکیا ئەم هێرشانەی بە بەردەوامی لە نێو هەرێمی کوردستان سنوورەکان بە دیاریکراوی درێژە پێدەدات. پرسیارەکە ئەوەیە حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند واتە حکومەتی عراقی پێویستە لەسەرم بابەتە هەڵوێستیان چی بێت بۆچی تا ئێستا بەنامەیەکی جددی و فەرمیان لەسەرم بابەتە دەرنەکردووە بۆ ڕێگریەکان لەم لەشکرکێشیانەی سوپای تورکیا من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەم. میوانەکەشم دکتۆر ئارام عەلیە بەڕێزیان چاودێری سیاسین و لە هەمان کاتدا شارەزان لە کاروباری تورکیا و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوان من. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ڕاستەوخۆ دەمەوێت بزانم بۆچی تورکیا سنوورەکانی هەرێمی کوردستان کات بە ئامانج لە کاتێکا کە دەڵێن هەرێمی کوردستان هەرێمێکە لەناو کۆمارێکی فیدراڵی لەناو عێراقدا. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمەی ئەمڕۆ تورکیا دەیکا بەپێی استراتیژی و پلانێکی پێشتر داڕێژراوە ئامانزتیایدا بە هەنجەتی پەکەکە داگیرکردنی هەرێمی کوردستانە. ساڵی ڕابردوو بۆ بەڵگەی ئەمەش ساڵی ڕابردوو وەزیری ناوخۆی تورکیا باسی لەوە کرد لە شارناخ باسی لەوە کرد کە زۆری نەماوە ئێمە بە پێ بچینە عێراق و سووریا بە پێ ینی ئەمە ئەی سەروەری ئەم وڵاتانە لەکوێمە کاتێک تۆ بە پێ دەربازوی بڕۆێنە ئەوانە بۆیە ئەمە بە پێی نەخشە و بەرنمەیەکە ئامانسیایدا داگیرکردنی ئەو ناوچەیە. داڕێژەرانی استراتیژی تورکیا و بڕیاردەرانی تورکیا لەو بڕوایەدان کە کاتێک هەیمەنە و هەژمونیان بەسەر دەوڵەتانی دەوروبەریان دەبێ ئەو کاتە دەتوانن ڕۆڵیان هەبێ قسەیان هەبێ لە هاوچەشە ئەقلیمی و دەولیەکاندا. لەبەر ئەوەش ئەم کارە دەکەن بە تایبەتی ئێستا ئەردۆغان لەو بڕوایەدایە کە سنوورەکانی خۆی فراوان بکە لەگەڵ دەوروبەر لە وشکانی و لە ئاوی ینی هەم لە دەریای ناوەڕاستیش یعنی لە بەحری سپی دەریای سپی ناوەڕاستیش و لە بەحری ڕەش و لە ئیجە و لە کۆمەڵێک شوێنی دیکە ئەمە بەپێی بەرنمەیە کە پێی دەڵێن ماڤی وەتەن ینی وەتەنی سەوز یان شین کە ناوچە ئاویەکانیان بگرن لە هەمان کاتدا ئەو ناوچانەی کە پێشتر لەژێر دەسەڵاتی خۆیان دەوە لە سەردەمی عوسمانیدا بەپێی ئەو فراوانخوازیەی سیاسەتی فراوانخوازیە کە ئێستاکە دەیکە دەیانەوێ بە ئاشکرا دەیڵێن نایشارنەوە تا ساڵی 2023 ناوچەکان بگەڕێتەوە دەستی خۆیان چونکە لە ساڵی 2023 100 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر لۆزاندا لە 100 ساڵی دیکەدا دەیانەوێ ئەوانە دەسەڵاتیان زاڵ بێتەوە بەسەر ئەو ناوچانە بخەنەوە ژێر دەسەڵاتی خۆیان دیارە هەرێمی کوردستانیش یەکێکە عێراقیش سووریاش یەکێکە ئەو دەوڵەتانن کە نزیکن لە تورکیا لە سنووری تورکیا و پێشتریش لەژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی دابوون. باشە ئەبێ بەرژەوەندەکانی تورکیا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا چی بێت دکتۆر؟ وەکو گوتم تورکیا دەیەوێت تا ساڵی 2023 لە دوای کۆتایی هاتنی لۆزان کە باسەکەن 100 ساڵی تێپەڕی بەسەر لۆزان ئەو ناوچانە داگیر بکاتەوە. دیارە هەرێمی کوردستانیش بەرژەوەندی ئابووری هەیە بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی کۆمەڵایەتی کۆمەڵک بەرژەوەندی زۆری هەیە. بۆ نمونە بژیانەوەی ویلایەتی مووسڵ یەکێکە لەو بەرنامانەی کە بەردەوام ئەوانە ئیشیان لەسەر کردووە دەیانەوێ ئەو ناوچانە بخەنەوە ژێر دەسەڵاتی خۆیان. ساڵی ڕابردوو باڵوێزی تورکیا لە عێراق سەردانی کەرکووکی کرد کە چێک لە ئیسپاتەکان گوتی کەرکووک شارێکی تورکمانیە باشە یعنی ناشارێتەوە سەردان دەکا وڵات باڵوێزێکە سەردانی شارێک دەکات دەڵێ شارێکی تورکمانیە ئەمە خۆی لە خۆیدا دەسوەردانە لە کاروباری ناخۆی عێراق ئەوانەیە تورکیا دەیکە تاوەکو ئێستاکە پێشێلکاری سەروەری عێراقا سیادەی عێراقا حساب نەکردنە بۆ حکوومەتی هەرێم حساب نەکردنە بۆ کۆمەڵی قانونی نێو دەوڵەتی بەڵام ئەوەی مایە سەرنجە هیچ کەسێک لەسەری بەجواب نایە ینی وەکو جەنابەت باست کرد نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی عێراق نەتەوە یەکگرتووەکان نە هیچ یەک لە دەوڵەتان. دکتۆر ئێوە ئەم هۆکارە بۆچی دەگەڕێنەوە کە ئەمە پرسە سەرەکیەکەیە شکاندنی سەروەری خاکێک
بەبێ ڕەچاوکردن کۆمەڵێک پرەنسیب کاریگەری دەبێت چ بۆ ئەو وڵاتە و بۆ وڵاتانی جیهانیش نەخشەکێشی ڕەنگە لە ڕووی جوگرافی و دموگرافیایشەوە نەخشەکێشی وڵاتان بشێوێنرێ. خۆی بە بڕوای من ناوچەکە لەسەر دووبارە داڕشتنەوەی نەخشەیە جارێکی دیکە ئەو هەموو شەڕ و شۆڕەی کە تێشیدا دەکرێت هەر لە لیبیاوە تاوەکو سووریا تاوەکو یەمەن تاوەکوی عێراق تاوەکو هەرێمی کوردستان ژانی لە دایکبوونی سنوورێکی تازەن کیاناتی تازە ڕەنگە لە ئایندەیە لە چەند ساڵی داهاتوودا لە ناوچەکەیە دروست ببێ هەندێکیان نەمێنن بۆیە تورکیا دەیەوێ دەست بەسەر ئەو ناوچانەدا بگرێ بۆ ئەوەی لە هاوچێشە دەولی و ئیقلیمیەکاندا ڕۆڵی هەبێ و قراری هەبێ و دەستی بڕوا و قسەی بخوا کاتێک تۆ زەوی لەژێر دەستا بێ عەرزت لەژێر دەستا بێت تۆ لە مفاوەزاتە قسەت دەخوا وانە چونکە بە دڵنیاییەوە جارێکی دیکە خۆڕەڵاتی ناوەڕاست بەرنامە هەیە کە دووبارە سنوورەکانی دیزاین بکرێتەوە لە هەمان کاتیشدا تورکیا ناشێرێتەوە کە قبولی هیچ کیانێکی کوردی ناکە لە هیچ شوێنێکە بی ئەمڕۆکە لە سووریا هەمان کێشەی هەیە لەگەڵ ڕۆژاوە لە هەرێمی کوردستانیش هەمان کێشەی هەیە لە ڕووی ئەمنی قەومیەوە لەگەڵ هەرێمی کوردستان بەوە نییە کە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات خۆ تەعاملی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا هەڵێمی کوردستانی دادۆشیوە لە هەموو ڕوویەکە لە هەمان کاتدا حکوومەتێکی سەربەخۆی دروست کردووە تەعاملی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان وەکو ئەوە وایە کە تەعامل لەگەڵ دەوڵەتێکی خارجی خۆی ناکە بەڵکو تەعامل لەگەڵ ویلایەتێکی خۆی دەکات تعامل لەگەڵ شارێکی خۆی دەکات تۆ تعامل لەگەڵ دیاربەکر دەکات ئەوەش تعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لەبەر ئەوەش بەرپرسانی هەرێمی کوردستان کە دەچنە ئەنقەرە نە ئاڵای عێراق نە ئاڵای هەرێمی کوردستانی بۆ دانانرێ وەکو والیەکی هەرێمی کوردستان وەکو والیەکی دیاربەکر چوو بوو سەردانی تورکیای کردبێ بۆ شێوێ تعاملی لەگەڵ دەکرێت تاوەکو ئێستاکە لەو چوار شێوەیەدا تورکیا تعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکات دیارە جگە لە مەسەلەی عەسکە تورکیا ئەمڕۆکە بەدەیان بنکەی سەربازی لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەنجەتی پەکەکە تەڵعاان ئەمانە مەترسین دکتۆر بەڵێ بێگومان وەکو گوتم تورکیا شتەکە لەسەر سنوور نەماوە بسەدان کیلۆمەتر داخلی هەرێمی کوردستانە ینی ئەمڕۆکە ئەگەر لەسەر چەند گوندێکی سنووری بێ دیسان پێشکردنی سیادەیە بەڵام ئەمە گەیشتۆتە شیلازێ گەیشتێتە مەتین گەیشتۆتە زاخۆ گەیشتۆتە برادۆست گەیشتۆتە خواکوورێک وردە ئەمانە دەیانێت بۆ قەندیل بێن ئەم دەیانەوێت ئەم میستەی کە جەناب بە باسی لەوە دەکەیت پێتان وایە سەر بگرێ قۆناغەکانی داهات و زیاتر پێشڕەوی بکات بۆ ناوەڕێمی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە زیاتر پێشڕەوی دەکە لەو بڕوایەدام بێ بۆ شارەکانیش لەبەرەوەی ئەگەر بە شێوەیەکی سەربازی کە دەیان هزار سەربازی هەیە زیاتر لە 27 بنکەی سەربازی هەیە لە بەعشیقەوە هەتاوەکو دەگەیە برادۆست هەتاوەکو دەگەیە خواکوورک لە ڕووی عسکەریەوە لە هەمان کات لە ناو شارەکانیشدا لە زۆر شوێن بنکەی مخابرات و استخباراتی تورکی هەیە لە هەمان کاتدا ئەو لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابوووریەوە تورکیا کۆنتترۆلی بازاری هەرێمی کوردستانی کردووە زۆربەی زۆری هاوردی هەرێمی کوردستان لە تورکایە اینجا لە ئێرانە باشە بە ملیارات دۆلار ساڵانە لە هەمان کاتیشدا لە بواری نەوتدا تورکیا لە 6 حەقلی هەرێم تورکیا نەوت دەبا ینی گرێبەستی هەیە لە بواری بەرهەمهێناندا لە کۆمەڵێک بواری بیناسازیدا کۆمپانیای تورکی بە هەموو هەرێمی کوردستاندا بڵاوبوونەتەوە بە کورتەکەی دەستیان خستووەتە ناو هەموو شتێک لەم وڵاتەیە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی کۆمەڵایەتی بە هەموو شتێکەوە بۆ شێوەیە باشە ڕاستە لە ئێستا دەهێرشەکانی بۆ هەرێمی کوردستان شەرتە کردوێتەوە تورکیا بەڵام دەزانین کە جۆرێک لە جۆرەکان یاخود ناو بەناو ئەو هێرشە سەربازیانی کە دەکرا سەربنکە سەربازیەکانی ئەمریکا زۆر جار تورکیاشی پێ تۆمەتبار دەکرا دەمەوێت بزانم لەم نێوەندەیە ڕۆڵی تورکیا لەو موشەکانە لەو ناکۆکیانەی کە هەبوو لە پێشتر لە نێوان سەربازگەکانی تایبەت بە ئەمریکا و هێزە شیع و سوننەکان کە دروست دەبوو ئەمە چی دکتۆر؟ خۆی ئێستا لەوەتەی وەزی ئۆکرانیا بووە بەڕاستی ئەمریکا بەرژەوەندی لەلا گرنگە بەرژەوەندەکانی ئەمریکا لەسەروی هەموو شتە لای ئەمریکا بۆیە بەم شێوەیە تەعامل لەگەڵ هەموو مەلەفێک دەکا بە مەلەفی عێراق و هەرێمی کوردستانیشەوە ئێمە دەزانین کاتێک لە عێراق چیان کردو ئەمڕۆ کە دەچوو وەزعەیەکدان ئەمریکەکان بۆیە ئەمڕۆ لە دوای ئۆکرانیا لەو بڕوایەدام کە ئەمریکەکان زیاتر چاو لە تورکیا بپۆشن
لەم لە سووریا هەم لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا لەبەرەوەی بە ئومێدی ئەوەن کە لەم شەڕەیە لە ئۆکرانیا پشتیوانی ئەمریکا بکەن کە خۆشان لە ناتۆن نەوەکو بەگەڵ رووسیا بکەون هەرچەندە تاوەکو ئێستا کە تورکیا بە تەواوەتی خۆی یەکلایی نەکردوێتەوە بەڵام چاوەڕوان ناکرێت ئەمریکیەکان وا بەو شێوەیە زەقا دژایەتی تورکیا بکەن بەتایبەتی لە هەرێمی کوردستان ئێمە لە بیرمان نەچی لە 2023 لە ڕوخانی سەدامەوە تاوەکو 5 ساڵی بەسەردا تێپەڕی تورکیا نەیتوانیت ئۆپراسیۆن بکە بۆ هەرێمی کوردستان بەڵام دواتر دوای چەند ساڵێک ڕێگایان پێ لە جارێکی دیکە ئەمە بکە ئێستا ڕۆژانە بۆتە ڕۆژانە لە ئاستی فرۆکەش تێپەڕیوە بنکەی سەربازی لەسەر خاکێکدا هەیە کە خاکی ئەویش نییە ئەمە پێشێرکردنی سەروەریە ئەمە پێشێرکردنی یاسای نێودەوڵەتیە بەڵام ئەمریکا هیچ بێدەنگە ینی ڕێکەوتنێکەیە بەڕای من لە نێوان ئەمریکا و لە نێوان تورکیادا بۆ ئەم مەسەلەیە بە تایبەتی حاڵی حازر تورکیاش بۆیە چاوەڕوان دەکرێت کە بە گڵۆپی سەوزی ئەمریکا پێشێرکاریەکانی زیاتر بکە ئۆپراسیۆنەکانی فراوانتر بکە تاوەکو دەگاتە قەندیل دووریش نییە لە داهاتوودا دەست بەسەر شارەکانیشدا بگرێت. بەڵام دکتۆر تزانی لەماوەی ڕابردوودا تورکیا بە هۆکاری ئەوەی کە فراوانخوازی ئەنجام دەدات یاخۆزی دوورکردنەوەی ویلایەتی مووسڵ یاخود بوونی داعش لە نێو خاکی سووریادا فراوانخوازی ئەنجامدا ویستی بێتەنەو سووریاوە هەرچەنە پێشڕەویەکێکی کرد ئەمریکا دوجار ئەم گڵۆپە سەوزەی بە هەڵ نەکرد لە عێراقدا ئەمریکا ئەم گڵۆپە سەوزە بۆ تورکیا هەڵەکات بە دڵنیاییەوە ئێستا هەڵی کردووە لە ڕۆژاواش ئەگەرێکی زۆرە ئەم کارە بکە ئەگەر نەشی کە تورکەکان سوورن لەسەر ئەوەی کە لە 2023 ئەو پرۆژەی کە هەیەە جێبەجێ بکەن ئەو ئامانجانەی کە دایانناوە پێکی بێنن دوێنێ لە چەند ڕۆژی ڕابردوودا بەلەو بڕواایدام دوێنێ بە سەدان ینی قاپلەیەکی گەورەی ئەمریکی کە نزیکەی دەیان تانک و زرێ پۆشتی ئەمریکی تایە لە سووریاوە لە ڕۆژئاواوە هاتن بۆ باشووری کوردستان یعنی هەندێک کەس وا چاوەڕوان دەکەن کە لەو ڕوبەڕووبوونەوە چاوەڕوان کراوەی یان لەو هێرشە چاوەڕوان کراوەی تورکیا بۆ ڕۆژئاوای کوردستان ئەمریکایەکان پشتیوانی بکەن بەڵام لە بڕواایە دانیم ئەمریکایەکان پشتیوانی بکەن چونکە وەزعەکە گۆڕاوە ئەزانی معادلەی رووسیا و ئۆکرانیا هەموو شتێکی گۆڕی تەوازوناتێکی دیکەی هێناوەتە ئاراوە بۆیە ئەو هاوچێشە تازانەی کە هاتۆتە هاوچێشە سیاسیان و تەوازوناتی ئیقلیمی و دەولەی کە دروست بۆ جارێکی دیکە لەوانەیە تورکیا تا دوا دەرەجە بێوێ سوودی لێوەربگرێ بۆ ئەوەی استراتیجەکانی خۆی جێبەجێکە بە تایبەتی بۆ ڕۆژئاوای کوردستان بۆیە چاوەڕوان بووە بەڕای من لە هەرێمی کوردستاندا ئۆپراسیۆنەکان فراوانتر دەبن بە قوڵایی زیاتر دێن بۆ ڕۆژئاوای کوردستانیش ئەگەری هەیە لەم نزیکانە دەست پێ بکە بەڵام دوجار ئەمە بۆ تورکیا زەحمەتە بچێتە سەر باشە ڕەنگە بتوانانی هەندێک شوێن داگیر بکە بەڵام خۆ ئەو بێدەنگی کە هەیە لە هەرێمی کوردستان و لە هەرێمی عێراقدا ئەوها بۆ شێوەیە نامێنێ لەوانەیە ڕوبەڕووبوونەوە دروست ببێ ئەین دوێنێکە ئەگەر خەڵک لەوانەیە ئەمە قبول نەکە باشە دەزانین کە حەشدی شعبیش ئیدانەی هێرشانی کردووە و پێشتریش کە تورکیا هێرشی ئەنجام داوە حەشدی شعبی هەڵوێستی بۆ بەیاننامی دەرکردو ئیدانەی هێرشانی کردووە پێتان وایە بۆی ناوکۆکیەکانی کە ئێستا لە نێوان حیزب سیاسیەکانی عێراقداهەیە و پێگەنانی حکوومەت تورکیا کردبێتی بە دەرفەتێ بۆ ئەوەی کە بێتە نێو خاکی عێراق دوجار هەرێمی کوردستانیش هەرێمێکە لە نێو عێراقی فێدراڵدا خۆی ئەمە یەک لە ئەگەرەکانە یەک لە خوێندنەوەکانە بارودۆخ ینی سوء استیفادە لە بارودۆخی شڵەقاوی عێراق دەکا بە تایبەتی عێراق کە ئاڵۆزی زۆری تێدا کێشە زۆری تێدا لە بینی کورد عەرەب سونە شیعە دروستکردنی حکوومەت و ئەوانە ئیستیغلالی ئەم وەزعی کردووە هاتووە ڕاستە لە هەمان کاتدا ئەمە بۆ زاڵکردنی هەیمەنەی ئیقلیمی خۆیەتی لە بەرامبەر ئێران لە مەسەلەی غازدا لە مەسەلەی نەوتدا مەسەلەیەکی زۆر گرنگە ینی ئەمە لەبیر نەکەین ڕۆژی ڕابردوودا مەسەلەیەکی کۆمەڵێک شد و ڕوژا لەسەر ئەو غازی هەرێمی کوردستاندا کە بڕیارە بۆ تورکیا بچێت بۆ ئەوروپا بچێت زیێ غازی رووسیا بگرێتەوە نازانم شی لە جۆرە بابەتە تورکیا بە دڵنیاییەوە دەیەوێت ئەو غازی هەرێمی کوردستان بۆ ئەو بێ ناوێ بۆ وڵاتی دیکەوێت باس لەوە دەکرێت کە ئەو موشەکانەی بە هەولێر نران لەسەر مەسلەی ئیسرائیل نەبوو لەسەر مەسلەی غازەکە بووە ئەم هاتنی تورکیا بە دڵنیاییەوە پەیوەندی بەوە ڕۆژی ئابوووریەوە هەیە پەیوەندی بە غاز و نەوت و اقتصادی هەرێمی کوردستانەوە هەیە و چاوسورکردنەوەیەکە لە ئێرانیش
تاوسورکردنەوەیەک لە ئێرانیش کە لە جەبهەی ڕوسیش کە هەرێمی کوردستان دەستی دەڕوە لە هەرێمی کوردستاندا ئەو غازە بۆ ئەوە کۆمەڵێک حساباتی دیکە بۆیە ململانەیەکی هەرێمی ئیقلیمی دەولی گەورە لەسەر عێراق و خاچی هەرێمی کوردستاندا هەیە چاوەڕوان دەکرێت ئەو ململانەیانە زیاتر بێ لە داهاتوودا. چاوەڕێی هەڵوێستی چیە کرێت لە حکوومەتی ناوەند لە حکوومەتی عێراق لەسەر ئەم پرسە؟ ئەو پەڕی دەتوانێت وەزارەتی خارجی ئیدانەیەکی بکە ناتوانێت هیچی دیکە بکە لەبەرەوەی عێراق لا حول ولا قوة ئەمڕۆکە هیچی بۆ ناکرێت ئەوەیە ئەگەر ڕەنگە بەرەی ئێران لە عێراقدا شیعەکان هەشتی شعبی مووقفێکی توندیان هەبێ لە هەرێمی کوردستاندا وەکو جنابشت دەزانین تاوەستا ئێستا بێدەنگە یعنی وەکو هیچ نەبوو بێ وایە زۆر سەیرە تۆ وەرە لە وڵاتان شتێک دەبێ ئەو هەموو کەسە لەسەری بەجواب دێ تاوەکو ئێستا خۆمان هەرێمی کوردستان بەیانێکی ئیدانەی دەرنەکردیە کە تورکیا ئەمەی ئەوەندەی بڕیوە سەروەری هەرێمی کوردستانی پێشێل کردووە لەبەر ئەوەش من لەو قناعەتەدام لە داهاتوودا ئەم دەسوەرزانانە زیاتر دەبن دەگاتە ئاستی داگیرکردنی شارەکانیش. دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی ماندوو نەبی دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئارام عەلی کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون و لە هەمان کاردا شارەزا بوون لە کاروباری تورکیا و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانمان بوون